لە فەرمانگەی کارتی نیشتیمانی خانەقین ڕۆژانە بەهۆی سەردانیکردنی ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بەمبەستی دەرکردنی کارتی نیشتیمانی قەرەباڵغیەکی زۆر دروست دەبێت. بەشێک لەو هاوڵاتیانەی کە لەناو فەرمانگەی کارتی نیشتیمانی خانەقین بوون بە نیگەرانیەوە باسییان لە درەنگ تەواوبوونی مامەڵەکانیان دەکرد. بەشێکی تریشیان دەستخۆشیان بوو چونکە کارەکانیان زوو ڕایی کرابوو. زووتر ئیشەکە بکەن باشترە بۆ خەڵکیش بۆ ئەوانی بە خۆش. وەڵام دەناکرد ناکرد بێژم وڵاتی تاڵەکە خەریکم یەک ساڵ دیاتی ئیشە خەریکمەوە. والله ئێمە هاتیم لە کار نیشتیمانی رە مناڵەکان بگرین من الحەمدولیلا کارمان خستنە ڕێ یە زەرەوە پەلەرامان بخەنەری کەم کارمان ئاسان کاریرامان بکەن قابل کاری مەخستە سەڕێ الحەمدولیلا. بس كمية كاريان خمول هالتي وش طبعا موظفة غنية كمية خط انترنت وتأخير لتسجيل ود دواء كم لديان كمية كاريان كمية استعجال وكذا كاريان لبوتو هاتين لمحافظات وتيان عالم فراس وازدحام الخمار بان كاريان زۆری بوونی تۆماری هاوڵاتیان و خراپی خاوی هێڵەکانی ئەنتەرنێت و کەمی کارمەند لەو هۆکارانن کە دەبنە هۆکاری دروستبوونی قەرەباڵغی لە فەرمانگەی کارتی نیشتیمانی خانەقین. قایمقامی شارەکەش دەڵێت داواکارین لە هاوڵاتیان هاوکاری کارمەندان بکەن بۆ ئەوەی بتوانن مامەڵەکانیان ڕایی بکەن. کەمبوونی فەرمانبەر ڕێژەی فەرمانبەر فەرەکەمە لە دایرەکە ناڕەزایی ژمارەکە خەڵک تێ ڕووکە دەی دایرەوە. دووەم زەعیفبوونی هێڵی ئینتەرنێت ئەو ئەی کاری کردێکە کێشە دروست بکە هاوڵاتیان. سێەم کەمکردنەوەی ڕێژەی دەوام ئەو بوونەی پەتای کۆرۆنەوە ئەی ئەسبابەوە کردیە کە قەرەباڵغی فرەتر دروست بوو لای دایرەکە و داواکارین خەڵک سەبری بوو یعنی مۆزوع عوازە مدەی گەرای تەحدید نەکریا کە بشی فڵان تاریخ خلاص بوو. لە فەرمانگەی کارتی نیشتیمانی خانەقین ڕۆژانە مامەڵەی زیاتر لە 100 خێزان وەردەگیرێت. ئەمەش بەپێی لیستی ئەو تۆمارەی کە لەلایەن کارمەندانی فەرمانگەکەوە ڕۆژانە ناوی ئەو خێزانانە تۆمار دەکرێت کە دێنە فەرمانگەکە. لە ئێستاشدا بە بڕیاری وەزارەتی ناوخۆی عێراق دەوامی فەرمی فەرمانگەکە بۆ 75% کەم کراوەتەوە. بۆیە داوا دەکەن لە هاوڵاتیان پێش سەردانیکردنیان ناوی خۆیان لە ڕێگەی تۆماری ئەلیکترۆنیەوە تۆمار بکەن بۆ ئەوەی قەرەباڵغی دروست نەبێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.